نوع حاكمن پێنجیان لە مەکەی پیرۆز بوو بە فەریزەی حەج بۆیە نەکرا کە زۆرینەیان لێرە کۆبوونەوەکە بکرێ بۆیە ئێستا هەموو چاوەکان هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی ناوەند لە بەغداد چاوەڕێوەن ئەو دادگای فیدراڵی کۆبوونەوەی خۆی بکە ئەمری وەلایەکەی دەربکە لەسەر ئەساسی ئەو ئەمری وەلاییە ئەو کاتە بە مەسەلەی گفتوگۆیە مەسەلەی هەر بابەتی کێ لە دوای ئەوە دەرەچێت طبعا ئینشاءالله بۆ ئەوە بەرەو ئەوە ڕۆکە ئەمری وەلایەکە بەو شێوەیە دەرچێت کە ئیطلاقی موچە بکەن چونکە موچە حەقێکی دەستوری و یاساییە و بە پێی موازنەیە و پێی ئەو ئیتفاقەیە کە لە بینی هەردوو لاکراوە لە 1/2 ساڵی 2025 هیوادارین هیچ عرقەلەیەکی کە دروست نەکەن لە دوای ئەوە گەر بابەتی کە بێتە پێشەوانەیە بە تەکید ئەو کاتە قسەی کا بێت ئێمە چەند جارەوەمان ڕوون کردوێتەوانێ هەموو ئیلتیزاماتەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە حازرکردنی میزان مراجعە لە لیستی موچە لە مەسەلەی تەسلیمکردنی داهاتی نانەوتی کە بەبێ قانونی ئیداری مالی هەموو ئیلتیزامانەی سەر خۆمان جێبەجێ کردووە هیچ نقاتێک نییە لەو بابەتە لەسەر ئێمە بێ مەسەلەی تەخسیسیش من جاری کە بۆ هەموو خەڵکی کوردستانی باسەکەم کە ئێمە تەخسیسمان لە ساڵی 2025 کە وەزیری مالی ئیمزای کردو موافقەتی مەجلیس وزەرای لەسەر بۆ لە عێراق ئێمە 13 تریلیۆن و 334 ملیارمان بۆ دانراوە ئێستا تقریبا 3 ملیار و 3 تریلیۆن و 834 ملیار لەو پارەیە سەرفکراوە بۆ موچەی مانگی 1 و 2 3 و 4 ئەگەر لە دوایەوە بڵێن تەخسیستان نەماوە بەڕاستی ئێمە هیچ نەعوزرێکی قانونیە نە دەستوریە نە بە پێی موازەختێکی گەورەی ئەمریکیەکان لەسەر عێراقەیە کە ئەو بابەتە چارەسەر کرێ و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش لە پەیوەندیکی بەردەوامە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە ئەو بابەتە ئەبێ حەل کرێت چونکەوە خەڵکی هەرێمی کوردستان ئایا عێراق بە یەک لای کاتەوە ئێمە خۆک و خەڵکی هەرێمی کوردستان سەر بە عێراقی نیان ناگەر سەر بە عێراقی هەموو مواطنێکی هەرێمی کوردستان وەکو هەموو هاونیشتیمانێکی عێراق مافی خۆیەتی متەوەلی لە ڕێی سەفیری ئەمریکاوە ئاگادار هیچ ئەمەلەکەی دادگای فیدرالی لەبەر ژەوەندی کورد قەرار داکاکرێت هیوادارین دادگا وەکو دەوری خۆی بگێڕێ وەکو دادگایەک لە جیهەتی سیاسی لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە تەداخلی ئیشی دادگا نەکرێت.